بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئێرە بەڕێوەبەرایەتی گشتی تەنووسی سلێمانیە ئەم گەنجانەش کە لێرە دانیشتوون پزیشکن دەرچوو بەشی پزیشکی گشتین لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە بۆ لێرە گرت بوونەتەوە داوای دامەزراندنیان دەکەن جیاواز لە جارەکانی پێشووتر ئەم جارە هاتوون کورسیان هێناوە لە بەردەم بەڕێوەبەرایەتیەکەیە دایاناوە بۆی لەسەری دانیشن و ئەو ڕێگای هاتوچۆی کارمەدانی تەندروستی یاخود بەرپرسانی تەندروستی بەردەست بکەنەوە بۆی کە گوێیان لە داواکاریەکانیان بێتم لە وێنەکاندا دەبینن ئەم گەنجانە هەمویان دەرسی بەشی پزیشکی گشتین لە زانکۆکانی هەرێمی کوردستان و بەگشتی ژمارەیان بۆ ساڵی 2024 بۆ 2025 780 کەس دەبێت و بۆ ساڵی داهاتووش کە دێتەوە دەگاتە نزیکی 1500 پزیشک کە تاکو ئێستا دانەمەزراون و داواکاری دامەزراندنی ئەمان گەشتۆتە زۆر شوێن بەڵام وەڵام نەدراونەتەوە سەرەکی ترین داواکاریشیان کە ئەوەیە دامەزراندنی پزیشکەکانە بۆی پلەبەندی پزیشکی ڕانەوەستێت و بەردەوام بێت لە بەرزبوونەوە و ڕێکارەکانی گواستنەوەی پلەبەندی لە نێوان پزیشکەکاندا لە پزیشکی ژەژێ خولاوە تاوە بگەین پسپۆڕی و خوێندنی پزیشکی درێژ بکرێتەوە و بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی کاربڕەکەت بە بیانی نەبوونی پارە و بە بیانی و ڕادەستکردنی ناوەکانیان بە بەغداد داینەمەزراندووە حکوومەتی هەرێم پێی وتون چاوەڕێی بەغداد بکەن بە ئەوان داتان بمەزرن ئێمە ئێوە دانامەزرێنی و ناوەکانتانمان ناردووە بۆ بەغداد بەڵام تاکو ئێستا لە بەغدادیشەوە هیچ وەڵامێک نییە بۆ دامەزراندنی ئەم پزیشکانەی کە لە زانکۆ حکوومیەکانی ئەوە چی خۆیان کارمەندی تەندروستی لە زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان خوێندنیان تەواو کردووە بەڵام دانەمەزراوە.